سلام من باسي positive and negative effects of UV ray تنبوكم بس بلشتي دكتور عبد الرحمن. Introduction ultraviolet يعني UV ray فورميكي electromagnetic radiation كاللين خور ودرجات وتنصورتك دي كمان هي وكو تاني بيتو fluorescent light UV ray ده بشكل سيجور أوش اعتمادا للسر wavelength تاكي UVA B and C like UVA and UVB and UVC UVA درجتين درجة بولي هي لدوية أو UVB زي UVC كاتي كإكسبوزر بيت بو UV هردو لعيني باشو كاريجري إخراء لاوكيا خرابي هي لسر تندروستي مروف وجرينج كبزانين كبالانسي أو بكين يعني بزاني تون بالانسي بكين كاتك ماكسيمم بنفتيها زورترين ستوديو رجلين بكم ترين زيان و UV radiation وثمان خرابي وباشي هي لسر تندرستي مروف وكاتي كبست مان exposure بيت بو sunlight بو خور أو فيتامين دي درست أكات برهمه هنا كأويش بيويستا بو تندرستي ماسلكو إس كمان هرشتني بيوفي راديشن أبيته هو كايش بو سلطان بساي خورا يا سكين ايجينج بيربون بس بيربوني بيستكا يعني بتمن بوني بيستكا بكينه كرديكي صحيح أوش تون أجر بمواكي درش expose ببيت بوصن واللي عندك حالة شعبة سكين كانسر. Positive effects of UV vitamin D production يكيك لناستراتين سودكاني UV vitamin D كي UV رولي هي ل productions of vitamin D درس كرنو برميناني vitamin D كاتك بيست مان exposure بو UVB أو كوي بس ما كرت ساينتيزازي فيتامين دي أكاد وفيتامين دي جرينجا بو تندرستي إسك وبالبشتي immune function وهروها يارمتي أداة لهالمجيني كالسيوم فيتامين دي يورلكي جرينجي هي لكم كرنوي مترسيكاني هندق نخوشي وك osteoporosis cardiovascular disease and autoimmune condition بيوصل proper level vitamin D ببارزين أجر خلصنا بم لنيوان سيبو حفتايا كباشتين رجال سيبو بيس تقريبا مقبولة لبس مخواروا زو بكم زور كم حسابك ريكا بيستا أمبول يعني حب بكار بيني طبعا أوش دكتورة كدياريا كاد فيتامين دي بدورة جورا كرين يعني لخور يعنيش لخواردنوا و يارمتي improve bone density أكاد immune responses and even help prevents chronic heart conditions وهروها اللي عندي حالات الرجلين اللي عندي نخوشي درش خانة كاوك diabetes وكانسر يعني سكرو سرطان دوم خال ل positive effect كان improving mood UV radiation أتوانت دوم خال ل positive effect أوش improved mood UV ray يارمتي
یا مەبرینحانی زیاتر دەردانی و دروستبوونی سیرۆتۆنین و نیورۆترانسمیتەر ئەدات کە ئینفلوەنسی مود دەکات، یعنی بەڵێن جەومان، هەستمان و تەسەڕوفاتمان، mood, emotional and behavior. بە زیادبوونی ڕێژەی سیرۆتۆنین کە سیرۆتۆنین علاقەی بە چیەوە هەیە؟ بە هەستەوە هەیە، بە دڵخۆشی یان بە هەستکردن بە باشیەوە هەیە و making UV exposure چەند زیاتر بچیتە بەرخۆر ئەوە زیاتر هانی یعنی هان نەدات کە natural، یعنی ڕێگەیەکە بۆ ئەوەی کە هەست زیاتر بە باشی بکەی، بە تایبەتی لەو ڕۆژانەی کە خۆر لە دەرەوەیە، یعنی ڕۆژە بەخۆرەکان sunny days. Moderate UV exposure can help prevent mood disorder. جۆرە نەخۆشیەکمان هەیە کە تەنها لە زستانان، لە مانگەکانی زستان دەرئەکەوێت کە ئەویش نەوعێکە لە depression. لە زستانان وەکەوەی ئەزانین زیاتر هەور لە دەرەوەی خۆر ئەوەندە لە دەرەوە نیە و بەدیار نیە و گەرمێکی ئەوەندە زۆری نییە وەکەوەی کە لە هاوینانە هەیە. ئەو نەخۆشیەش پێی ئەڵێن seasonal affective disorder. ئەنجا لەبەرەوەی وەکوتم ڕێژەی خۆر کەمترە وەک لە هاوینان، یان وەک لە خۆرەکە تیشکی کەمترە، گەرمیەکەی کەمترە وەک لە هاوینان با بڵێم. ئەنجا ئەم چ بەڵێن سیرۆتۆنینە یارمەتی ئەدات کە مودت باشتر بێت و کەمتر تووشی CAD ببیت وەکەوەی وتم seasonal affective disorder. ئەوش بە زیاتر دەردانی و بەچونە بەرخۆر زیاتری. Treatment for treatment for cancer disorder. UVB بە دیاریکراوی با بڵێن بەکاردێت بۆ چارەسەر بۆ زۆریەک لە نەخۆشیەکانی پێست و بە تایبەتی participated for conditions such as و هەندێک لەو نەخۆشیانەی کە بەکاردێن UVB بەکاردێن وەک چارەسەر بۆی ئەگزیمایە، سەدەفیەیە و ڤیتلیگۆیە. کۆنترۆلکردنی ئەو کاتانەی کە بەر UV ئەکەوی، یعنی ئەو کاتانی کە ئەچیتە بەرخۆر یارمەتیت ئەدات لە بۆ نمونە بۆ نمونە وا دانراوە بۆمان کە لە سعات 5 بەیانی کە خۆر دەرەچێت هەتاوەکو 10 بەیانی باشترین کاتە بۆی تیشکی خۆرت بەرکەوێت، بەڵام لە 10 تا 4 ئێوارە کاتێکی باش نییە بۆ بەرکەوتن بە خۆر، لەبەرەوەی UVمان بەرزە کە UV بەرز بوو ئەگەری هەموو ئەو جۆرە ئەو هەموو نێگەتیڤ ئەفێکتانەت لەسەر پێستت ڕوو ئەدەن. وەکەوەی وتم پۆزیتیڤ ئەفێکتەکەی ئەوەیە کە ئینفلامێشن کەمەکاتەوە، پرۆمۆتی هیلینگ ئەکا، وا ئەکات کە چاکبوونەوە خێراتر بێت و گرۆسی سکین ئەو ئەکستەنسیڤ سکین سێڵانە کەمتر بێتەوە، یعنی سەبرتر بێتەوە. و هەتا ئێرە ئەوەندەیە. ئەنجا چوارەم جۆر increased blood circulation. وەکۆی ئەزانین چەند blood circulation خێراتر بێت باشترە بێت و مودت چاکترە بێت. لەو ڕسمە ئەگەر بیبینن پێستی وەک یەک نییە، لەکەی هەیە، پێستەکەی یەک ڕەنگ نییە. چوارەم جۆر increased blood circulation UV stimulating blood circulation ئەکات کە ئەوەش یارمەتی ئەدات کە پێستێکی تەندروسترمان هەبێت و overall فانکشنی جەستەمان باشتر ئیش بکات
و ئەم پرۆسسە یارمەتی باشتر گەیاندنی ئۆکسجین و نیترۆژن ئەدات بۆ خانەکان و یارمەتی پێست ئەدات بۆ ئەوەی یارمەتی پێست ئەدات لە چاکبوونەوە و regeneration یعنی بۆ نمونە پێستەکە دامج ئەبێت یان بریندارە بە شتێکی لێدێ بە خێراتر چاک بێتەوە خێراتر خۆی دروست کاتەوە. ئەوەی تێبگەین بڵە circulation سەپۆرتی skin health ئەدات و ئەوە کەم ئەکاتەوە کە پێست یعنی پێستت لە دووڕەنگبوون و لەکە ئەپارێزێت و یارمەتی ئەوە دەات کە پێستەکە یەک ڕەنگ بێت. لەو ڕسمە شواردیارە لە 38 پێستەکە ئیمپروڤ بۆ چابەتەوە لە دووڕەنگی لە لەکە discoloration ناوبراوە. Negative effect of UV ray skin damage یەکێک لەو شتانەی کە بەسەر UV exposureەوە کە سکینمان دامج ئەبێت کاتێککە بۆ ماوەیەکی درێژخایەن و ماوەیەکی زۆر expose UV ئەبین کە ئەوش یەکێک لەو شتانەی کە تووشێوی sunburnە کە ئەویشە بێتە هۆی سووربوونەوە و ئازار و peeling of the skin تەقشیربوونی پێست وەک لەو ڕسمە دیارە هەم سوورە بێتەوە هەم پێستەکەی هەڵەدا و طبعاً پیربوون و لۆچبوونی پێست ئەوش بەستایی تێکشکانی کۆلاجین ئێلاستین فایبەرەکانەوەیە. یەکێک لەو نیشانە دیارانەی کە بەسەر UV دامجی UV ئەوەیە ئەویش فۆتۆ ئێجینگە پیربوونی پێشوەخت هی پێست بۆ نەوە ئەزانین کە پێستەکەمان تووشی دامج بووە بەسەر UV ئەوە کە ئەوەش زیاد ریسکی ئەوە زیاد دەکات کە پێستەکەمان تووشی کانسەر بێت. دووەم خاڵ سکین کانسەر یەکێکە لە نەخۆشیە بەربڵاوەکان و ترسناکەکان کە بەسەر UV exposureەوە تووشەبین کە بۆ ماوەیەک لەژێر UV exposureەوە ئەمێنیتەوە developی skin cancer ئەبێت کە ئەوانیش UVA UVB هەردووکیان دامج بە DNA خانەی پێستەگەێنن کە وای لێکەن کەوای لێکات ببێتە توشبوون بە چەندین هۆکاری چەندین جۆری سەرەتانی پێست. UVB ڕاستە بۆ ثێراپی و تریتمنت بەکارمانەهێنا بەڵام عەینەن وەختە زیانیشی هەیە. یەکێک لە زیانەکانی ئەوەیە کە بە شێوەیەکی ڕاستەخۆ زیان بە DNA خانەی پێست دەگەیەنێت و سێ جۆری سەرەکی سکین کانسەر کە بەسەر UV exposureەوە تووشەبێت basal cell carcinoma BCC squamous cell carcinoma SCC and melanoma یەکێکە طبعاً لە dead listەکان دانراوە ئەوەندە خەتەرە و طبعاً سکین کانسەر لە سەرتاسەری جیهانە هەیە و بڵاوە و خەڵکیش زۆر تووشیانە بێ ئەویش بەهۆی ئەوەی کە protection بەکار ناهێنن لە UV کە مهمترین شتە طبعاً کاتی چوونە دەرەوە. خاڵی سێم eye damage چاومان ئەتوانێت یعنی تووشی دامجێکی زۆرە بێ بەسایی UV ray یان sun یەکێک لەو نەخۆشیانەی کە بەسایی UVەوە یان کاتێک چیتە بەرخۆر و ماوەیەکی درێژ تووشەبی ئاوی سپی چاوە یانیش macular degenerationە ئەویش سنتەری چاوت تەڵخە بێت ڤیژنت جوان نابینیت یعنی چاوت جوان نابینی وەک جاران و فۆتۆ کارتسایزە کاتێککە چاو ئەو کندشنە چاوت جوان دەکات ئەویش لەبەر خۆر ماوەتیەوە. ئەم هۆکارانە ئەم نەخۆشیانە هەمووی بەسای UVین کە ئەفێکتی کۆرنیا ئەکەن و بە شێوەیەکی بەردەوام و دووبارە و ماوەیەکی درێژ ئەکسپۆزی UV ببیت احتیمال هەیە تووشی ئەم نەخۆشیانە ببیت و ئەگەری هەیە تووشی بڵایندنس کێری ببی چاودێرشکە نەبینێتەوە و چاوبوون و لێشی زەحمەتە. لەو ڕسمە شواردیارە لە ڕسمەکان کە چاوەکانتیان لێتە بەسەری
UV دامجە لە ڕسمەکەی سەرەش پێستەکە چۆن گۆڕاوە چی لێ هاتووە. خاڵی چوارەم weaken immune system لاوازی ئەندامی بەرگری. Chronic exposure to UV radiation can suppress the immune system. وتمان chronic exposure بۆ UV radiation احتمال هەیە تأثیر لە ئەندامی بەرگری دەکات و زیان بە خوڕەکەی سپی خوێن ئەگەیەنێت. ئیشی سەرەکی خوڕەکەی سپی خوێنیش چییە؟ fighting infections and diseases. کە خوڕەکەی سپی زیانی بەرکەوت دامج بوو ئەو وەختە ئیشی خۆی ناکات کە ئیشی خۆی نەتوانی بکات ئەو وەختە immune system لاوازە بێت و بە ئاسانی تووشی infection ئەبێت و بە ئاسانی like development of certain cancers and it gets sick easily and get infected easily. خاڵی پێنجەم permitted aging of skin photo aging. وتمان کاتێک کە پێستەکە expose بێت بۆ ماوەیەکی درێژ بۆ خۆر ئەو پێستە وەکو پێستێکی احتیادی نابێت. باسی ساختەکسەکەمان کرد کابرای ساختەکسیمان هەیە بۆ خۆی لایەکی دەموتای دێن بەرخۆرە لەبەر لای جامەکەوەیە لایەکی تری کەمتر بەریەکەوێت ئەو لایەکە بەر خۆرەکە کەوتووە چرچلۆچ بووە پیر بووە سوور بۆتەوە لەوانەیە خاڵدار بوو بێت ئەوانەش هەمووی بەسایی UVەوە و بەسایی ئەوەیە کە سنسکرینی بەکارهێنا پرۆتێکشنی بەکارهێناوە بۆ ئەوەی لێتەوە. فۆتۆ ئێجینگ چۆن ڕۆدات؟ بە تێکشکانی کۆلاجین و ئێلاستین فایبەرەکان. ئێلاستین فایبەرە کە پێست ڕائەگرێت ئێلاستیسیتی پێست ڕائەگرێت. بۆ نمونە دەستێکمان هەیە دەستێک چۆن ڕاوەستاوە بۆ عەمودانی ژێری ڕاوەستاوە پێستیش نەفسیشت بە ئێلاستین فایبەرەکان ڕاوەستاوە کە عەمودەکانی ژێر دەستەکە تێکشکان ئەگەر هەمووشی تێک نەشکێن ئەگەر دانەی دوای تێک بشکێن ئەو دەستەکە وەکو داران ڕاست و ڕاست نییە و ئیشی خۆی بەتەواوەتی ناکات و خێت خواری تێکەوێت نەفسیشت بۆ پێستیش. کاتێک کە ئێلاستین فایبەرەکان تێکەشکێن کۆلاجینەکان تێکەشکێن ئەوە هێڵ دروست دەکات لۆچە بێت چرچە بێت و تۆنی پێستمان ئەنئیڤنە بێت یان وەکو یەک نابێت هەمووی ئەو تیکنیسەکەی خۆی نامێنێت. و ئەگەر ئەو شتانە ڕوویدا ئەو وەختە پێویستت بە کۆسماتیک هێڵپ ئەبێت پێویستت بەوە بێت دێرماتۆلۆجیست بچیت تر بۆ خۆت عیلاجی لەو پێستە بکەیت. Recommendation for safe UV exposure ئەو شتانی کە پێویستە بیکەیت بۆ ئەوەی بەسراحەت بە سەلامەتی یان ئەکسپۆز ببی بۆ UV بچتە بەرخۆ ببی بترسی لەوەی کە احتیمالی تووشی نەخۆشی ببی. یەکەم شت سنسکرینە پێویستە جەخۆر بەکاربێنیت کە SPF-ەکەی لە 30 بەسەرەوە بێت لەبەری لە عێراقی نەبێت 30 زۆر زیاتر بێت بەری گەرمی عێراق ماشەڵڵا فەرقی هەیە لەگەڵ هەموو گەرمیەکانی تر و هەموو 2 سەعات جارێک تازەی بکەیتەوە. stick shade ئەڤۆیدی ئەو بکەیت کە ڕاستەوخۆ بەرتیشکی خۆر بکەویت و حەول بدەیت خۆت لا بدەیت بە بەرکەوتن لەگەڵ تیشکی خۆرە لە نێوان سەعات دەی بەیانی بۆ 4 ئێوارە. wear protective clothing لەبەرکردنی جلێکە بتپارێزێت بۆ نمونە کڵاوە عینەکە یان جلکوبەرکێک کە درێژ بێت کە پێستت داپۆشێت و نەهێڵێت خۆرەکەت بەرکەوێت بۆی بتپارێزێت لەوەی harmful UV ڕێیانە. خاڵی چوارەم avoid tanning beds. tanning beds چییە؟ ئەوە جەماعەتی کۆسمەتیک و ساڵۆن و ئەوانە بەکارهێنن کەسێک ڕەنگی پێستی بۆ نمونە سپیە پێستی خۆی ئەسمەر بکە ئەچێتە ئەو تانینگ بێدانە تەواو نازانێت چەند خراپشە بەری تانینگ بێد هەمووی UVە چی ئەکات؟ higher risk of skin cancer and premature aging زیاد ئەکات کەواتە پێویستە خۆمان بە دوور بگرین لە تانینگ بێد. خاڵی پێنجەم monitor skin health پێویستە بە شێوەیەکی regularly منتەظەم پێستمان یعنی تەفەقوت بکەینەوە سێرکەین بزانین هیچ خاڵێکی تازە هیچ مۆڵێک پەیا بووە لە پێستمان یان هەر گۆڕانکاریەک ڕوویدا بێت و
پێویستە بە شێوەیەکی منتەظەم check up بکەین بۆی بزانین هیچ کێشەیەکمان هەیە یان نیمانە و يعني once for a while going to a dermatologist wouldn't harm. conclusion آخر خاڵمان وتمان UV ray باشی هەیە و خراپیشی هەیە. باشەکانی producing vitamin D and treatment و ئەو شتانە، خراپیەکانشیان هەندێکیان skin cancer و ئەو شتانە. UV effect the positive effects of UV rays وتمان synthesizing vitamin D, mood improvement, treatment for specific skin conditions. You can be enjoying it safely when managed carefully. When I say managed, I mean like you have to go to sun and be exposed to UVs with wearing sunscreen and with protecting your skin with the sunscreen and not going out at the times between 10 a.m. to 4 p.m. which is the sun is direct and it harms your skin. However, the negative effects were like the skin damage, skin cancer, eye problem, weakened immunity. هەمووانە negative effectەکانی بوون. طبعاً پێویستە ئەوە بزانین مهمترین شت ئەوەیە کە protection بەکاربێنین بۆ ئەوەی زۆرترین سوودمان لە UV دەستکەوت و بە کەمترین مەترسی. وتشمان پاراستن لە ڕێگەی کڵاو و جلد و بەرگ و عینەکە طبعاً بۆ ئەوەیە کە چاومان مشکلی توش نەبێ. جلد و بەرگەکەش بۆی سکنمان بپارێزین. Regular medical check-ups, it wouldn't harm you like if you did regular check-ups and going to dermatologists for preventing any potential skin damage and cancerous growth.